پەیمانگەی تەکنیکی پێنجوێن بۆ ئەم ساڵ لە سیستەمی زانکۆلایاندا نییە و بڕیار وایە خوێندکار وەرنەگرێت. هاوڵاتیانی پێنجوێنش نیگەران و پیان وایە ئەوە زوڵمێکە لە خەڵکی ناوچەکەیان دەکرێت و دەڵێن چاوەڕێی بەشی زیاتر بووین لە قەزاکەمان بکرێتەوە، نەکەم تاقە پەیمانگایەشمان پێڕەوا نەبین. جێی داخە کە ئەم ساڵ ئەو پەیمانگایە داخری کێشە و گیر و گرفتەکانەوە بوو نەبوونی داخلی بۆ خوێندکاران لە کەلار و لە دەربەنی خان و لە هەڵەبجە و لە شوێنە دوورەکانەوە هاتن بەڕاستی گیرۆدە بوون کە جێمانەوەیان دەست ناکەوە بێ خانووی کریان بگرتایە بە مەجموعەیە خوێندکار خانوویەکی کریان بگرتایە ئایا بە عەمەل بەهاتیان بە عەمەل نەهاتایە لەناو ئەم زستانە سەختەی پێنجوێنە. بەڵام بەدەر لەوەش هەواڵی ڕاگررتنی پەیمانگای پێنجوێنیان وەرنەگرتنی قوتابیان لە پەیمانگای پێنجوێن ئەمە هەواڵێکی ناخۆشە بۆ پێنجوێنیەکان. ئێمە چاوەڕێمانەکە بەڕاستی خوێندنی باڵا لەم سنوورەیە فراوان بکرێت، ئاسی ڕۆشنبیری زیاتر دەستی پێ بگا بەم سنوورە، بەڵام بەداخەوە ئەوشیان پێڕەوا نەبینین. ئەمە ئەومان پێڵێ ئەم حکومەتە بەڕاستی هاوڵاتی ناوێت. پێنجوێن بە تایبەتی ئەگەر ئەو دوومەرزی بەسەرەوە نەبێت باشماخ و سێرانبەر بەڕاستی ئیکا بە سۆماڵ پێویستی نە بە هاوڵاتیە نە بە کەسە بەس تەنها پێویستی بەداهاتی ئەو بەرزانایە. لای خۆیەوە قایمقامی قەزای پێنجوێن وێڕای ئەوەی نیگەرانی دەربڕی بۆ نەبوونی ناوی پەیمانگای تەکنیکی پێنجوێن لە سیستەمی زانکۆلایاندا ئەوەشی بۆ پەیام خستە ڕووکە لە هەوڵی چارەسەرکردنی ئەو گرفتەدان بە ئومێدی ئەوەی پەیمانگای پێنجوێن بۆ ئەم ساڵ خوێندکار وەربگرێت. بەداخەوەم ساڵ لە سیستەمی زانکۆلایی ناناوی ئەو دوو بەشەی پێنجوێن کە سەر بە پەیمانگەی تەکنیکی سلێمانیە لابراوە، ئێمەوە خەڵکانی دڵسۆز هەم کەسایەتی سیاسی و ئیداری و کۆمەڵایەتی و ئاینەکانی پێنجوێن ڕۆشنبیران لەسەر خەتین هەوڵێکی تەواویراوە بۆ ئەوەی کە ئەم ساڵ هیچ نەبێت یان داغلی سیستەمەکە بکرێتەوە یان لە ڕێی فۆرمی ڕاستەوخۆ خوێندکار بتوانن ئەو دوو بەشەی پێنجوێن تیا داخل بکەن و لەگەڵەوەش هەوڵمان بۆ ئەوەیە ئەم دوو بەشە بکەین بە پەیمانگایەکی سەربەخۆ. هەوڵەکان بەردەوامن بە ئومێدی ئەوەی تا هەفتەی ئایندە دەوری دووشەمە یان سێشەمە نەتیجەیەکی هەبێت. پەیام زانوێتی ڕۆژی یەکشەمە لە سەرام پرسە لە سلێمانی کۆبوونەوەیەک دەکرێت و کۆمەڵێک لە نوێنەرانی خەڵکی پێنجوێنش بەشداری دەکەن. پەیمانگەی تەکنیکی پێنجوێن سەر بە زانکۆی سلێمانی و لە ساڵی 2009ەوە کراوەتەوە و لە دوو بەش پێک دێت کە ئەوانش پەرستاری و کارگێڕی کارن. لە ئێستادا بە بیانووی نەبوونی مامۆسا و کێشەی میلاک و نەبوونی بە شەناوخۆیی پەیمانگاکە بۆ ئەم ساڵ قوتابی و دەرچوانی دوانزەی ئامادەیی وەرناگرێت. سوێی محەممەد کەناڵی ئاسمانی پەیام قەزای پێنجوێن.